دکتۆر فەریدون ڕەفیق حیلمی لە چەنەڵقەیەکی ڕوودا و مێژوودا باز لە مێژووی خەباتی سیاسی و ڕووناکبیری مامۆستا ڕەفیق حیلمی دەکات لە نیوەی یەکەمی سەدەی 20 و حکوومەتەکەی شێخ مەحموودی مەلیک و حیزبی هیوادا. جەمال عیرفان شەڕکەرێکی باشی کورد و زابتێکی مخلیسی تورک بوو. وای وتی بێ بە تەکیدەوە ڕاستە چونکە نایدە زۆر نووسینەکانی بەدقەتە نووسێ و زۆر مەزبوطە لە حقایق شتەکانی کە تایەتی یان ڕاستیەکانی کە تایەتی. کۆمەڵی هێوی چۆن دامەزرا کێ دامەزرێنەر و سکرتێری بوو تا چەندی خایەن و ڕۆڵی مامۆستا ڕەفیق حیلمی چی بوو لەو کۆمەڵەیە؟ ئەمە لە تورکیا بوو بە تەمای ئەوە بوون کە لەگەڵ تورکەکانە شتێ بکەن. حیلمی مامۆستای ناوەندی ئەبێت لە مووسڵ. ئەڵێن لەوێ پەیوەندیکی باشی هەبووە لەگەڵ زۆرێک لە خەباتکی ڕعرەبەکانەوەنی لەو ڕۆژگارەیە دژی ئیستیعمار بوو. ئیمپراتۆر ئەسمانی بڕوخێ ئەوە بوو کە دەرامەت کەم بوو برسێتێکی زۆر هەبوو. یعنی ئەو کاتێک کە تۆ لە دایکەبی باوکت لەوێ نابێت ڕەفیق حیلمی لەوێ نابێت. کاتی خۆی سعید خزاز خۆی هاتە ماڵەوە وتی ئەبێ خۆ سەحب بکەیت یان تەشیعەکەی خۆ سەحب بکەیتەوە. ئەگەر پێمان بڵێ قیرائەتخانە چی بۆ لەو ڕۆژگارەیە ئەو ئەم هەوڵەی مامۆستا بۆچی سەرکەوتن؟ لێرە تەبعاً لەبەر شێخ مەحموودی ماوەیەکی زۆر لێرە بوو لەبەر کوردایەتی کە لێرە مەرکەز بوو لە کەرکووکەوەنە مەجالی نەبوو. ڕوودا و مێژوو بەشی یەکەم شەوی سێشەممە کاتژمێر 8:05 لە NRTO پێشکەشتان دەکرێت.